Good afternoon. Welcome everyone to our presentation. Today, me and my partner Tabi Simko will talk about impact of COVID-19 on construction sector in Suleimani City. Introduction. The sudden appearance of coronavirus disease in 2019 was first reported in Wuhan City in China. It's caused by rough respiratory syndrome. The disease is infection and has been spreading highly all over the world and considered by the World Health Organization, WHO, as a pandemic. The COVID-19 has had by far-reaching very severe consequences since it has spread to all the countries. The economy in general faces a direct impact in the midst of COVID-19 outbreak. All the business activities has been shut down unless it falls under the essential categories as necessary supplies and medical sector, in addition to few vital projects which are necessary to support the health system and safety of the people. لبواري بناسازية أزاني كأمام ذكروا هكاراني بواري بناسازي كلو باراني ك دسكي بالاي هي لا بيشخص لا والله بكوا بلي بربري بشتي هيك كلا بربري كاني بشتي أبوي لا زوربي ولا تكاني ڕۆژڵاتی ناوەڕاستە بۆیە کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنا بۆ هۆکاری ئەوەی کە تووشی چاڵنجێکی کرد بەرامبەر ئەو نەخۆشیەوە ئەمەش وای کرد کە وەکو هەموو وڵاتەکانی جیهان کوردستانیش بە تایبەتی شاری سلێمانی کە ئێمە کارەکەمان سەر شاری سلێمانی بووە تووشی کێشەی ئابووری بووە تووشی قەیران بوو بواری ئەندازیاری بیناسازی واتە کارکردن لە مەشروعە یەکێکە لە ترسناکترین کارەکان چونکە بەهۆی لە کاتی کارکردنە بەهۆی هەڵە بەکارهێنانی پێداویستیەکانی خۆپاراستن وەکو بەستنی ماسک بۆ نمونە لە دەستکەشنی لە دەستکردنی دەستکەش و هەروە لە کڵاو و چەنەها شتی تریش بۆتە هۆکاریوی کە ڕێژەیەکی زۆر مردن و بیناربوو لە کاتی کارکردنە لە میتۆدۆلۆجیای ئێمە باسی ئەو هەنگاوە ناکەین کە خستومانەتە ڕوو کە کردومانە بۆ ئەوەی بتوانین کوێشنەریە بکەین بە واتای ڕاپرسیەک بکەین لە ڕاپرسیەکەیە دوو بەشە بەشێکی دیزاینکردنی ڕاپرسیەکەیەوە کۆکردنەوەی داتاکانە بەشەکەی تری ئامادەکردنی پرسیارەکانە بەش یەکەم پرسیارەکانە کە پرسیارەکان ئامادە کراوە و ئاراستەی ئەندازیار کراوە ئەو ئەندازیارانە یان لە بواری یان ئەوە تا لە مەشروع بوون و لە ناو مەشروع کاریان کردو یان ئەوە تا لە ئۆفیسا بوون و تەمەنیشان لە نێوان 22 ساڵ بۆ 55 و تەمەنی سەروتریشە و ئەم داتا کۆکردنەوانە لە 21/12/2020 بۆ 30/12/2020 کراوە و لە ماوەی ئەو کاتەیە 150 ئەندازیار ئەم ڕاپرسیان پڕکردوێتەوە. بەشی دومی کوێشنەری دیزاین ئەند داتا کۆڵەکشن بووە لەم بەشەیە ئێمە دیزاینی ڕاپرسیەکەمان کردووە و بە گۆگڵ فۆرم کە گۆگڵ فۆرم ئۆفەرێکە لەلایەن گۆگڵەوە دانراوە کە ئەبێتە هۆی کە زانیاریەکانە بۆ کۆکاتەوە کاتێک کە تۆ دیزاینی ڕاپرسیەکەکەی ئەویش زانیاریەکانە بۆ کۆکاتەوە کە لە ڕێگەی ئۆنلاینەوە ئەبێت و the questionnaire was divided into 4 sections. First section was demographic, which collect age, gender, field of work, and on lifestyle. Based on the field of work, they either filled the office worker section or the field worker section. The final section was filled by both of mentioned two groups, which examine about their understanding of long-term economic and effect of COVID-19 pandemic on engineering and construction industry, and some question about safety inside. No ID-finding information were collected throughout the questionnaire, and the collected data were used slowly for statistical analysis. لە ریزڵت تاواتە لە ئەنجامە ئێمە بۆمان دەرکەوت کە 150 ئەندازیار جوابیان ناوەتەوە بۆمان دەرکەوت کە ڕێژەی 58.7 ئەو کەسانی کە جوابی ئەم ڕاپرسیان ناوەتەوە لە ئۆفیسا کارەکەن بەرامبەر ئەوەی کە 41.3% لە کاتی مەشروع لە سایتان بە خەریکی کارکردنەکانی لەوێ پرسیاری ئەومان ئاراستەیان کردووە کە ئایا پێیان وایە ئەندازیار بەهۆی ئەندازیاران بەهۆی
نەخۆشی کۆرۆناوە کارەکانیان لەدەستێن ئەوانیش وەڵامیان نایە و بە ڕێژەی 41.3 کە پیان وایە بەڵێ ببورە 47.3 پیان وایە کە بڵێ ڕێژێکی زۆر تا تەنانەت بەشێکیش لەو ئەندازیارانی کە کار ئەکەن لەوانەیە بەهۆی نەخۆشی کۆرۆناوە کارەکانیان لەدەست بن بەرامبەر ئەوەی کە لە 6 پیان وایە لەوانەیە تا حدێک بەشێر ئەندازیارەکان کارەکانیان دەست بن و 16.7 پیان وایە نەخێر ئەندازیاران کارەکانیان لەدەستیان و پرسیارێکی کەش کە ئاراستەمان کردوون ئەوەیە ئایا پیان وایە کە بەکارهێنانی کالوپەلی خواپاراستن لە کاتی کارکردنا گرینگە یاخود گرنگ نییە و لە بەڕێژەی 42.6 پیان وایە بەڵێ پێویست ئەکات بەکاربهێنرێ بەرامبەر ئەوەی 24.7 پیان وایە نابێ بەکاربێنرێ و لە 32.7 پیان وایە تا ڕادەیە گرینگە. ئێمە پرسیارەکانمان بە دوو شێوە پرسیارەکان بە دوو شێوە ئەنەلایز کراونەوە تا بەشێکیان ئەوەن کە ئێمە ڕێژەیەکمان وەرگرتووە تەنها بۆ ئەوەی کە پرسیارەکە چەند کە جوابیاوەتەوە وەرەستا ڕێژی چەنە بەشی دووەبیان ئەوەیە کە ئێمە سەرنجمان خستووە سەر پرسیارەکە ئەوەیە کە ئایا لە چ بەشێکە کار ئەکەنواتە کەتی تایبەتە یاخود کەرتی حکومیە یاخود کەرتێکی ترایواتە بۆ نەکەرتی ترۆک و هەیە خۆی ئەندازیارێکە بەتەنیان نە بۆ حکومەت ئیشەکان نە سەر بەکەرتێکی تایبەتە بۆ خۆی ئیشەکان لەگەڵ یەکێک لە کەرتەکانە. پرسیاری یەکەممان 4 ببوورە 4 هەڵبژاردنە کە لە تەمەنی 22 دەست پێەکە و لە تەمەنی 55 ساڵ و بەروسەر تەواو ئەبێت ئەتوانین ببینین کە لە کەرتی حکومیە زۆرترین ڕێژە کەوتۆتە تەمەنی نێوان 33 بۆ 43 لە کاتێکە کەمترین ئەکەوێتە سەر و 55 و لە کەرتی تایبەتە زۆرترین ڕێژە ئەکەوێتە تەمەنی 22 بۆ 32 کاتێک کەمترین ڕێژە ئەکەوێتە سەر و 55 و لێرە ئێمە کۆڵۆمێکمان هەیە بە ناوی مین واتە ئەڤرج یاخود سەر ئەنجام ئەمە ئێمە هەر یەکێک لەم اختیارانی کە لە پرسیارەکەیە هەبووە بە ڕقەمێک ئاماژەمان پێ کردووە بۆ نمونە 22 بۆ 32 بە ڕقەم 1 و تا خوار و بە ڕقەم 4 دواتر ئەو بۆ نمونە چەند کە جوابی یاوەتەوە ئێمە دەرئەنجامێکمان گرتووە بۆمان دەرکەوتووە کە 2.4 بمانای ئەوەی کە زۆرترین ئەو کەسانی کە وەڵامیان ناوەتەوە ئەکەونە بینی تەمەنی 33 بۆ 43. دووەم پرسیارمان ئەوەیە کە لەبارەی ڕەگەزەکەوەیە ڕەگەز زۆرترین ڕێژەی نێر لە کەرتی حکومیە کار ئەکەن و بەرامبەر ئەوە کەمترین ڕێژەن کە لە کەرتی تایبەتە ئیشەکان و سەر ئەنجامەکە مینەکە کە دۆزیمانەوە 4.1.47 واتە زۆرترین ڕێژە ئەتوانین بڵین نێرە. دوای ئەوە وەرکفیلد واتە ئەو فیلدێک ئەوان کاری لەکەن یان ئەوە تا لە فیلدا کار ئەکەن واتە لە سەر مەشروعن یانەوە تا ئۆفیس جۆب واتە لە ئۆفیسا کارەکەن بە ڕێژی 53.2 کە زیاترە لە کەرتی حکومیە ئۆفیس ینی ئەوانی کە لە کەرتی حکومیە کار ئەکەن لە ئۆفیسان لە بەرامبەر ئەوە لە 55.9 لە کەرتی تایبەتە ئەوانش بە هەمان شێوە لە ئۆفیسا کارەکەن و مینەکەمان ئەکات 1.59. پرسیاری دوای ئەوە تایپ ئۆف ئۆرگەنایزیشنە واتە ئەو کەسەی کە کارەکە ئەکات چ کارێکیە کۆنسڵتمان هەیە کۆنتراکتەرمان هەیە کلاینتمان هەیە لەگەڵ ئەدەر لە کەرتی حکومیە زۆرترین ڕێژە کۆنسڵنتن لە بەرامبەر ئەوەیە کەمترین ڕێژە کۆنتراکتەرن لە کەرتی تایبەتە زۆرترین ڕێژە کلاینتە لە بەرامبەر ئەوەیە کەمترین ئەدەر و لە ئەنەدر کاتگۆریە زۆرترین ڕێژەمان لە ڕاستیان نییە لە بینی کلاینت و لەگەڵ ئەدەر کلاینت و کەمترین ڕێژەمان کۆنسڵنتە و مینەکەمان 1.9. پرسیارێکی ترمان ئەو ڕۆڵەیە کە ئەو کەسە هەیەی لە ئەو ڕێکخراوەیە یاخود دەو کارەیە وەکو یانەوە تا خاوەنی کۆمپانیاکە یانەوە تا سەرۆکی پرۆژەکەی یانەوە تا دیزاینەر یاخود مهندسی تەلارسازیە یانەوە تا ئەندازیاری پرۆژێکتەکەی یانەوە تا تەنها ئەندازیارێکە لەسەر مەشروعەکە ئەویش بە زۆرترین ڕێژە لە 40.4 کە لە کەرتی حکومیایە ئەندازیاری پرۆژەکان و کەمترین ڕێژەش 2.1 کە خاوەنی کۆمپانیاکەیە و مینەکەشمان 3.46 ئەکات بێک باکگراوند واتە ئەو شەهادی کە هەیەی بۆ نە دیپلۆم هەیە بەکاریۆسێ ماستەر هەیە و لەگەڵ دکتۆرایە یاخود PhD لە کارتی تایبەتە
ئەو کەسانی کە وەڵامی ئێمەیان ناوەتەوە لە ڕاستیە دیپلۆم هیچ کەسێک خاوەنی دیپلۆم نەبووە زۆرترین ڕێژە 56.6 کە خاوەنی بەکارێسن و مینەکەشمان ئەکاتە 2.49 دوایەوە پرسیاری سرمان هەیە کە چەند ساڵە کار ئەکەن واتە چەند ساڵە خیبرایان هەیە ڕێنجەکە لە بینی 2 ساڵ و کەمتر بۆ 31 ساڵ زیاترە و زۆرترین ڕێژە لە کەرتی حکومیە 55.3 کاتێک کەمترین ڕێژە 6.4 کە ئەوانن کە کەمتر لە 2 ساڵ کاریان کراخت خیبرایان هەیە مینەکەمان 3.25 دوای پرسیارێکمان هەیە ئایا پێت وایە کە کارکردن لە ماڵەوە ئەبێتە جێگرەوە بۆ کارکردن ئەبێ بە جێگرەوە بۆ کارکردن لە سەرمەشروع و ئەوش زۆرترین ڕێژە 46.8 کە تا ڕادەیەک پیان وایە و لە کەمترین ڕێژەش 25.5 کە بەڵەیە ڕاستی قشتەکانی کە ئەپارێن چ کاتمان زۆر نەماوە دوای ئەوە ئەمانەی شتێ بخینە ڕوو ئەوەیە کە ئەمە جێگەی گومان نیە و جێگەی پرسیار نییە کە نەخۆشی کۆرۆنا تا ئێستاش و لاوانەشە تا کاتێکی درێژتر بەردەوام بێت و ئەمە ئەبێتە هۆکاری ئەوەی کە ڕۆژانە و بە درێژای ئەو ماوەیە زەرەری خۆی بگەینێ بە هەموو بوارەکان سەرڕای ئەوەی کە ئەمە زەرەری خۆی گیانوە سوودیشی هەبووە کە ئەوە بووە تا حدێک ڕێگەی گرتووە لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە و کەمکردنەوەی ڕێژەی مردن و ڕێژەی نەخۆشکەوتن لە کۆتایی ئەمانەیە بڵین کە COVID-19 pandemic is a healthcare, economic and social crisis that affected all segments of the population and all economic. The aim of this study was first one to identify the major case of delay on construction project during the COVID-19 pandemic. Second one is to identify awareness of using personal protective equipment at a construction site. Third one to determine the effectiveness of using personal protective equipment at construction site. And last one to investigate the level of usage for personal protective equipment in construction site. ئامادەکردنی ئەم کێشنەری ئێمە بۆ ئەو خاڵانە بوو کە تۆزێک پێش ئێستا خستمە ڕوو و هەروەها لەم کێشنەریە ئەومان بۆ دەرکەوتووە کە کۆمەڵ ئەندازی ئەو کۆمەڵ ئەندازیارانی کە جوابیان یاوینەتەوە باسی ئەویان کردووە کە زۆربیان بوون کۆڤید-19 وای کردو زۆربیان ئیشەکانیان لەدەست بن لەسەر پرۆژەکان و هەروەها کێشەی لەسەر پرۆژەکان کێشەی کاتیان هەبووە و هەروەها بەدەستگەشتنی ماوادەکان لەبەر ئەوەی لە کاتی ڕاگەاندنی کەرەنتینەکان هیچ کەسێک ئەتوانێت بچێتە سەر مەشروع و ئامادەکردنی مادەکان بۆیان و هەروەها ئەوەی کە زۆر گرنگە لەم کێشنەریا بۆ مادار کەوتووە ئەوەیە کە COVID-19 کاریگەریەکی یەکجار زۆری لەسەر بواری ئابووری هەبوو وەکو با بڵین وەکۆی بڵین هەلێکیش بۆ ئەمە چییە خۆمان نەزانین کە وەزارەتی تەندروستی ڕاگەاندن بڵاو ئەەکەنەوە و کۆمەڵە مەرجێک دائەنێن کە بۆ نمونە هیچ کەسێ بەبێ ماسی نەچێتە دەرەوە بەجێهێنانی ئەم ڕێنمایانە ئەتوانین